ڕۆژەی شەفافیەت لە داهاتە ناوتیەکان هەنگاوێک بۆ شەفافیەت یان دوو ئیدارەیی و ئەستۆپاکی بەرپرسانی سنووری سلێمانی. ئەمڕۆ لەگەڵ ئێوەی ئەزیزم بۆ ئەوەی پرۆژەیەکی گرنگ ڕابگەێنم کە پرۆژەی شەفافیەتە. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم پرۆژەی شەفافیەت لە داهاتە ناونەوتیەکانی ڕاگەیان بە پێخسەکانی قوبات تاڵەبانی کە لە ڕاگەیاندنی پرۆژەکەیدا ئاماژەی پێکرد. پرۆژەکە ماوەیەکی زۆرە کاری تێدا دەکرێت و ستافێکی گەورە بە هاوبەشی لەگەڵ وەزیری دارایی حکوومەتی هەرێم بەردەوام کاری تێدا کردووە. شەفافیەت لە داهاتە ناونەوتیەکان خستنە ڕووی تەواوی داهاتی نانەوتی سنووری سلێمانیە لە ڕێگەی ماڵپەڕێکەوە کە ڕۆژانە سەرجەم فەرمانگەکانی سنوورەکە تەواوی داهاتی خۆیان لە ڕێگەی سەنتەری پارێزگاکانەوە دەخەنە ڕوو. قوبات تاڵەبانی لە تۆمارێکی ڤیدیۆییدا لەبارەی پرۆژەکەەوە ڕایگەیان. پرۆژەکە وەڵامێکە بۆ ئەو تۆمەتانەی کە ماوەی ساڵێکە ڕوبەڕووی سلێمانی و داهاتەکەی دەکرێنەوە. قوبات تاڵەبانی دەیەوێت لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە بیسەلمێنێت داهاتی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان هەر ئەمەندەیە و نادزرێت. ڕۆژانە هەر فەرمانگەیەک تەواوی ڕێژەی داهاتەکەی کاکۆی دەکاتەوە لە ڕێگەی گەنجینەی پارێزگاکەیەوە دەخرێتە ناو ماڵپەڕەکەوە و هەر کەسێک بێوێت بزانێت داهاتی ڕۆژێکی سنوورەکە چەند بووە ئەوە لە ڕێگەی ماڵپەڕەکەەوە ڕۆژانە دەتوانێت بیبینێت. پرۆژەکەی جێگری سەرۆکی حکوومەت و تیمەکەی بەشێکی زۆر لە خەڵک و شارەزانی سیاسی و ئابووریش پێشوازی لێ دەکەن بەڵام ڕوبەڕووی ڕەخنەش بۆتەوە. ئەوەش بەهۆیەوەی ڕۆژەکە وەک هەنگاوێکی سەرەتایی بۆ چەسپاندنی جۆرێک لە دوو ئیدارەی دەبیندرێت چونکە ئەگەر مەبەست هەر شەفافیەتە بۆچی سەرتاسەری نییە و تەنها سنووری سلێمانی دەگرێتەوە لە کاتێکدا قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمە نەک تەنها سنوورێکی دیاریکراو. پرۆژەکە بۆ داهاتە نانەوتیەکانی سنووری پارێزگای سلێمانیە و دەروازە سنووریەکان و فڕۆکەخانە و سەرجەم بەڕێوبەرایەتیەکانی کارەبا و ئاو و هاتوچۆ و تەواوی فەرمانگەکان دەگرێتەوە واتە باج و ڕسوماتی هاوڵاتیان کە ڕۆژانە دەیدەنە فەرمانگەکان بەڵام داهاتی نەوت کە لە ساڵانی ڕابردوودا ڕوبەڕووی زۆرترین ڕەخنە بۆتەوە و بە ناشەفافترین کرد لە هەرێمی کوردستان وەسف دەکرێت لە ناو پرۆژەکەدا نیە و باسی نەکراوە. بۆیە وەک بەشێک لە چاودێران دەڵێن ئەگەر بڕیارە پرۆژەکە بۆ مەبەستی شەفافیەت بێت لە هەرێم ئەوە دەبوو کەرتی نەوت و داهاتەکەشی بگرتایەتەوە. کەواتە لە ئێستادا خەڵکی هەرێمی کوردستان لە بەردەم پرۆژەیەکدایە کە دیار نییە شەفافیەت لە داهاتەکاندا دەچەسپێنێت و سنوورەکەش لەو تۆمەتانە ڕزگار دەکات کە ڕوبەڕووی بۆتەوە یاخود هەنگاوێکە بۆ نیشاندانی ئەستۆپاکی بەرپرسەکانی یەکێتی و خودی جێگیری سەرۆکی حکوومەت چونکە لە کۆتایی قسەکانیدا قوبات تاڵەبانی بەڕوونی ئاماژەی بەوە کرد هیچیان نییە کە لێی بترسن و هەر کەسێک حسابی پاک بێت لە لێپرسینەوەی خەڵک ناترسێت. ئێمە هیچمان نییە لی بترسین تاکو بیشارینەوە. هەر کەسێک حسابی پاک بێت لە محاسبەی خەڵک ناترسێت. ئەوەش وەک ئاماژەیەکی ڕوون بۆ ئەوەی کە تۆمەتەکانی سەر سلێمانی و بەرپرسەکانی ناڕاستن و دەیانەوێت بیسەلمێنن کە سلێمانی غەدری لێکراوە نەک داهاتەکەی دزرابێت.